چکە بە جددی ئێستا بۆ لاف و گەزاف هەرکەس دەبینی عاشقە. ماوەیەکە دووری لە سرودی ئاینی بۆ ئاوا دوورکەوتیتەوە بە نیازی بگەڕێیت؟ وەڵاهی لەبەرەوەی کە خوێنکاری دکتۆر هەموو زیاتر مەشغوڵم بە و بابەتە عیرفانی و شرۆڤەکردنی ئەو گەوهرە شعریانەی شاعیرانی کلاسیکی خۆمان کەمتر بوارم بۆ ئەو ماوەتەوانێت کە بتوانم دایتر پیریش بووم و تااقەتی سرودتنم نەماوە دەنگەکەم نایکە وەکو خۆم لە شوێنەکە ئاڵم دەنگەکەم نایکە هەر هەناسەمە ینی بە نیازی بگەڕێیتەوە بۆ سرودتن؟ بەخوا بڕواناکەم بڕواناکەم. هونەر بڵێن هۆنراوەی کلاسیکی عیرفانی چی بە تۆ بەخشێت چێژێکت پێ بەخشێت؟ بێگومان ینی مرۆڤ هەمیشە لە بۆشاییەکی مطلق لە وجودیا هەیە بەس وەختێ بەر ئەو بابەتە ڕۆحی و معنەویانەکەوی بەر هونەرەکەوی ئیتر ئەو بۆشاییە گەورەیە ئەو چوزانم فەراغە ڕۆحیە معنەویە خۆی بە خۆی تر پڕەبێتەوە ئاشنابیتەوە لەگەڵ خۆتا زۆر جوانە ئینسان وەکۆڵێ بەخۆی ئاشنا ببێتەوە و ئاوێنەیەک ڕووی خۆی تا ببینێتەوانێت کە خودی حەقیقیانەی خۆی بێ زۆر جارە و ئاوێنەیە هەمان ئەو ئاوێنەیە لەوە ئەچێ کەسێک بێ کە تۆ بتانی لە ڕوخساری ئەوە جارێکی تر خۆت ببینێتەوە. با کۆپڵە شەحرێک ئەگەر وەسفی ژیانمان بۆ بکەین لە ڕوو عیرفانیەکەیەوە بۆشمان شی بکەیتەوە چۆن لە ژیانە ڕوانی بڵێن لە ڕێکی عیرفانیەوە. بەڵێ ئەگەر هەر و دێڕە شعری مەحوی وەربگرین کە ئەڵێ دەزانی جوفەیە دنیا دەحیفە وەکو سەگ ئەم شەڕ و شۆڕە لەسەر لاک. ئەگەر باس لە حەدیثێکی پێغەمبەرێکا صلی الله علیه وسلم کە فەرموویەتی الدنیا جیفة وتابعها کلاب دنیا بە وێنەی مردارەوە بوویەکە و ئەوانەیشی کە تێنیشتون وەکوڵێ دوو لە ڕووی جەناب و بینەرانی خۆشەویست سەگن یعنی ئەوانەی کە بە دەوری ئەو پیسێتی ژیانی دنیاە ئەڕۆن ینی ئەو کەسانن کە بەڕاستی تا ئەم لەحزەیەش نەیانتوانیوە مامەڵەیەکی ئینسانیانە لەگەڵ خۆیانە لەگەڵ خەڵکا بکەن بۆیە ئیش لەسەر ئەمە ئەکا مەحوی کە ئێمە جارێکی تر ئاشناکاتەوە بە خۆمان و پێمان بڵێ دنیا جێی دڵ پێخۆشکردن نییە چییە دنیا ژنێکە هەر شەوی سپڕ بە سەد فیتنە سبەینێ بە خوێنی جەرگی ئەهلی دڵەکا بێزوو ئەڵێ لە هەفتە تێپەڕیم و هەفتەیە بۆ دین و بۆ دنیا بەکاری خۆم و کاری کەس ناتم شوەی چ بێکارم یعنی بەجددی تێد ئەگەینە کە ژیانی دنیا کاتێک کە ئەگەیتە نقطەی کۆتایی ئیتر هەستەکەی سانیەیەک بووە بۆیە لە بەرامبەر ئەما تۆ گەوهرێکی گرانمایەی خۆتت پێەیە ناکرێ ئەم گەوهرە گرانمایەیە بگۆڕیتەوە بە شتێکی تر وەکو خۆیڵێ لە سوقی دەهردا دوکانی هەر کەس مدەتی عمرە گوهردانە بە پشکلدانە مەحوی مامەڵەی مەخلوق. کۆتا پرسیارم ئەمەیە ئەوە بێت عشق چیە لای تۆ چۆن وەسفی عشقەکە؟ عشق وەکوڵێ هەم ڕسواییە و هەمی شەیدایی بە قەولی مەحوی خۆی عشق دەیجانە منی ڕسوایی عالم کردووە چاکە ئینسافت ببێ بۆ ئەلف و سین و تێوهێ لەبەرەوەی کە ئێستا وەکوڵێ نەک مەحوی ئەوانیشی وەکو مەحوی بیرەکەنەوە ڕۆحەتی مەحویانانەیە نەخۆشن شیفایشیان نایە بە هیچ وەکو خۆیڵێ چاکە ئینسافت ببێ بۆ ئەلف و سین و تێوهێ ئێستا مەحوی زۆر نەخۆشە قەت شیفای نایە بە هیچ گەر شیفای بێتن بە بۆی زۆفەوە دیجەدێ مێ دەخوازم لە مەحویەوە بتوانی جاریشتر بگەڕێنەوە بۆ خۆمان و عیشق لە دیدگا و ڕوانینە جوانەکانی مەحویەوە فێر ببینەوە چکە بە جددی ئێستا بۆ لاف و گەزاف هەرکەس دەبینی عاشقە بەڵام نەک هەموو کەس ژیان فیدا وەک میم و حێ و واویە عشق پێویستی بە ژیان فیدایی و گیان بەخشینوانیتیانی ئەگەر قوربانیدان نەبێ تۆ یەک جار ئەبێ بەڕاستی هەرچی پێتەوە هەیە لە خۆتی کەیتەوە هەرچی ئەعتیباراتی دنیایی هەیە لە خۆتی بکەیتەوە چکە معشوق قبوڵت ناکات وەکو چۆن مەسەلەن مەولاناڵێ شەمس وەکو دزێ بەر بۆی گیان و هەرچی پێمەوە بولەی کردەوە خۆت ڕۆشتیتە ناو عشقەکە وەڵاهی کەم تا زۆر ئەگەر لایقی وەکۆڵێ دەرگانەی ئەو عشقە بۆ بێتین چکە وەکۆڵێ تانە بووری تۆ لەسەر ڕێناخەیە مەیدانی عشق سەر لە جێگەی پێ دەبێ لەم ڕێدانی ئەوەلە